ديال بس فتنين لو سارع ده بزندي لا سوف بلا رجع راشي كان رجعوا كابي بابا غازم بابي سوزاني ده باشا ده جوان بيقرا عمر النماني ده برو نكوي على تاو تجيل بكوجينو كاكم ياش بانسو لا حول ولا بيكوجينو هستي ايه بعدها بس عواطف داخي امنا الله مش دبرن كوري سبلم كبر فمك دورن كوري بياو ايه افرم دبرن شنو لا بلدي ست شاف عمر تانا من ابو خاتيف يا خمر تشاو باو شو ندوزيو تواني إيه؟ درجة ياك اما مهمه بلام حيف سيبريت يعني ولا كورم او نام دوسه جاري كهاتم همو يدارو سوزاي زور خوش السيبر بخوا باو ياك سيبر من دوزي لينيا لا والله تترك اشتكان كذا دبر عمر النمل ابو خاتيف يا خمر ام هتيم هتا زلبه كربه داي تشيو كرت بقبري باوكم ازدحام دروز بيشون نمبر ناكبه داي جوانا مرك اوات باو كيجي اوتشي بلا باوكر يا تاغبو يا ناكرم خدير نامينوش باو كسير يعني كردي يعني اما تيجي دواو يا براخا اللي راك شي خليش يا باوكا ولد برو عمر نامين ابو خاطري فيها خمر با رجع خور راسي سكت قسم بالله برا سيراني كردي من بنشتي كردي بيستوا دا يلا غيراك داي تي تنكرت باو قرعنا زي سقيتو بو شي بدي يا رولدا يعني تو او كاتنو بيني بو باو قرعنا عمم بتجويش ما بيني عمر النامين ابو خاطري فيها خمر دبر سير مك برشتو داكر داي تشاو ضل خوش اولا هي هي اللي بروجي بلا لا دايق وشون شقنا مليا شتق امش درتو ما هو كرر لا شبوك خور بس المو هو الزوبات يا ناوا اي صوتها باوكا بولا الرولا زوبات بلا بمتلي هاي بلا بورشيت ما اي قايل باوكا يا خونا زي لمشو انا ندمو اصلا بخوا بدايقسين رقبي تو رقمي تفضي عمر النمين ابو خفيف يا خمر داي تانكت او بو قريتو او شكله منها ها او ياك تشيك داي باوكم نسمو بناو دارانه باش دبر اوش تخوايا بشر تخوايا انسانا معقوله ها كرمبواكي بوا قريكتو خلق سير ما نكا معقوله قتل نوتي ثانيه ابو وضعها ميك بهر ولا بيما نوتي فيها اي شلون دورها كوالي شو تو نوت الناوي بار والله بوزو باكا بار والله ايه ده تو بشكرو ديو بوبشتي ده تو بشكرو تو نوت الناوي فرمو اها او نوت باشا عمر النمين يا اودو انا من هات يدي لي مو على دو من الشيات كده يعني كوري اي ما ورا قلشي لا ورن ورا هو ورا بوقم خاطر مليكا ورا بوقم مشال سالش مليكا ورا قلشي لا بوقم ما تبعش ميري مليالي مليكا جو بقرن جايك تشتي جو بوقم شاي شينا بالله سري عفرته قرعه كسرنا كوري خو من طازه يا مشو كوري بس ايش بياتو متيو دبش الرول بابا ستي هالله والله بحاور مو قرعه بس جوانا مرق بياخذ صوبها كورة توشيت مقي بقول عاشيت مقي باوكم جان باوكا يك شوي زور خوشن دوزت باختين رسم جرين دي يعني جاري كباركين ليرة لا اتشين رسم جرين وينو باب لليرة بالله امسر او سر نكيت انا داني شي سيمو دبرهم سنابي توش طاو نابي دبرهم وانا هستي دبرهم انا امانه اللي لازم يلا دوروا دي والله عمرتان نبينا روشن بو سناب كردن اخت خوا عم منطقي او شو سناب كردنا ها والله بلا مولا هموش تبعك سي اوكم تيجي ايو اوروشن من يجي اوارو عمرتان مليار والله لو سجوا قربان بقربان من ناكو كري فقير بقربان كرب صاغو من نمخوي كرب ربوكم خوبوكم بقرعان دبرو بالوساق
ورا ويبا قربان ديالنا ورا قلنا احنا توني خويا عبا ها قلنا احنا عسل بي خوا ها قربان والله عمري النميانه واتش باوش هكا با قرعان تو بي خويا باش لو عسيله ورا ها ورا ياك براسو يناو باوكم دسو بنجيب يا اخوي ده ورا بو شوري ورا وتا ها اخي ها چی؟ پشت مغزن؟ کوروی بسر چاو واش بوی نه؟ ها تو پشت مغزن ها عاوته ما شاء الله بچیت یا با کم بخورده عاوته لیاس سنابه کن عمودی نمینه آخر تو قبل شوین ایر شوینی سنابه ها سگم جوانی تخوا ها دعبی خودی الله باوکم عواب خوا ورا قناعني عم عصا سول بي خوا ها اما وانا اكلي يا خوا عافيتي بي دا بيخودك ها ورا على قهوته دا بيخودك خوا عافيتي عن قوش بالسن بالله هيرول من 3 كيلو موزمان هنا كوا خواردم والله ورا درومك كوا تاكلك نابينم چی خواردم تاكلش باك ولات تو نالي هندي ميوه هي بتاكلو خوشا يا والله مش بتاكلو خواردم كور الرولا او بو خيار وشتبه تو خطو مانغاني بتاكلو تو سري بيغمر اكل رولا هاتي وتمثل لواني بلا خلوزي قشان بيته وحاضر وقلت عمر النمن ابو خاتي بيغمر كوا قشتك اللي فيها باخو ميني كم رولا تو خلوزك ين كم نتسم قشتك كم باشني قشتك تاع لك هذا انا بكتم والله من قوشتك من على مالو ترنازا علي ري ادي رولا بزانا بينا وقشته باوكا كوا قوشتك او من لك هنا تان بخوا خوم هنا بدسي مشاهد بالله عادي ورا قوشتك كوا رولا وشي باكا قوشتك هنا من بشتا مغزى 6 كيلو من ابو حسب شو لصاغ كيبس چی؟ لصاغ كيبس لسک بپرسم بۆ گۆشتەکە؟ ها بڕێ بسم جان بۆ بم جارێ تۆ بۆ تۆ ئەمەنە ئاژەڵ دۆزی بچم لەسەک بپرسم بۆ پشی لەوێرە بە کۆڵانیەمە بڕوە؟ لا باوکە ئێستا من زۆر عەقڵ بووم ئێستا ئاژەڵ دۆستم تەنانەت ئینسان دۆستم بۆ شەرتەش نمونەی زیندوم لایە باڵگە ئادەی وەکو گۆشتەکە ما بساکە چی؟ یان بساکە نا سوعبەتەکەی بنا هر هموي وەرە بلە پیاوی چابە یعنی یا وەسەگەکە حتى اي افرم كوري اي افرم كوري من افرم كوري باوكا شامازي انا باوكا زول قنا خلك سير معنا باوكا سير ما كان هاتي وزاني يعني مني فوت عنوا والله ما بالرمبو خويا باش تابهم كاسي زعما والله ما بالرمبو خويا باب الروازي لي بنا بابر كوري بابا انا جات ما بيني والله ما هم جاني مشكله والله ما بالرمبو جتاب يلا لا بالرم لا بشتينا عمر النميله كوري بابا جاني فوت علي مشكلة قوشتك تانية اي با تشي بخوين ايه من وتا حلكم اخذ شو البيع كرولي اول مخلقي ليه كوري عيبه كوري ورا بابا عيبني سمنا روم وتا حلكم تقولي نجاة بيد ام جيجيتي تو رولا باوكا جان رفيق كان داوي لايف منك نسمع فيك كم ولا بيو يا باشا دبر توش دي اخ باوكا ايش تقولي اخ والله باوكا موزم لي برا هذا باشا ما قلمت والله واني اقصى اللي قلنا لي يمكن خمنا نايرت اي كبير ده كم الو الله تنخو سكالي الو اي من ما يقابلي كم غدار ها والله توزي هاتوني تدروا بس جوب كذا امر هلا خمو ذوقي شعر مفول بوا هذا كم بشعر قصه اللي قلعبكم تجوب كده او تام لدشتك هموي النسيمي بهارة بس توم نقصة لقلش نباي صحراء صحراء تيقدر قوم لسعوديين لقلش نباي سر دريايكي جوانا دنگي تولك كانيان بجوما
هەر تۆم نەقسە لە ژێردارە گەڵاکان ئەجریوێنن ئەوەتانێ ئاورینگ لەسەریان نیشتووە بەڵام ئاخ هەر تۆم نەقسە تۆ ڕۆحی منی تۆ دڵی منی با هەموو دنیا هی من بێ حەیف هەر تۆم نەقسە ئەوە هات شنەی شەماڵ بایەکی فێنکی هێناوە بەس گوم تێکرد چی لێ بکەم هەر تۆم نەقسە ئەوە تا حالیەن پەپولەیەک بەسەر سەرما ڕۆحی تۆیە ئەخولێتەوە ئەنەوەڵا پەپولە نەبوو زەردەواڵە بۆ خەریک پێشمەوە بە بەس چی بکەم من تۆم نەقسە خۆزگە نارین لامەویت سەیرانی وا من گوم تێکرد کە تۆم لەگەڵ نەبی من تۆم نەقسە سەد ڤیزەم بەنێ ناچم بەبێ تۆ من تۆم نەقسە هەر تۆم نەقسە پێویست ناگەمە ماستاوی فشەفش ژوورەکەت یەک نەفەریە نابێ بە دوو هەر تۆم نەقسە نارینکیان یەک ناوبڕ ئێستا من خۆم تەلەفۆنە بۆکەمەوە فەرمو ئەوە بۆ واکەیت چییە بۆکە بۆ واکەی ئەمرن نەمێنێ لێرە وازم لێ نەبێ کوڕینە گورە چی بۆ لێن تۆ بەشەری تو بۆ واکە کاکە ژیانی منە تاڵ کردووە جۆ بگرە ئەوە شووە ئەرێ کوڕە من هەر تێتەڵێم ئەمڕۆ ئەی بژێری چییە ئەوە بەس خۆ بەیزانم بەس خۆ دەیزە وەڵا نەبڕۆ بۆ قورعانە بڕۆم ناوە چۆڵگەم تا موانێمانە و پێوە جاکوا دەبڕۆمە لە پشتێنە سوورە هەر خوێم نەقسە بە قوربانی خوا بمەوە منە لە سوورە خۆڵێ بنی تاوەیە سوتاوە پێم نەوتۆ ڕەشە بەم لە سوورە ئاخ ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێخەمبەر باشە نارێکیان داوای لێبور نەکەم نەوەڵاوە جۆرەکەیە بوو کورە ئەزانم بە قوربان خۆ جۆرەکەی ڕاستی ناڵم بلاڵێم شێتی کردم ئەوە گۆشت هێنا ئای چۆن بەشی دوو سەفرەمێنە ئاستی بەکە مەزان ئافرم دەست خۆش ئەی کوا بلێ لەکوێیە بلا گوارۆ لە هاتیتەوە هێنات هێنا بەسکا بلا باوکە کوا بلە بلە وڵات تۆزێ خۆی کرد لەویا ئاوا ملی ناوتی ئەڕۆم بابە چۆن شتی وایە لە خۆتە زانیم کوڕ عەقڵی تەواو نییە بزر بووە وەرە با بڕوە من نەزاتم بێ لێ باوک یعنی تۆ بلە بەجێشتووە ئەی چی لێ بکەم بە قوربان وەڵڵاهی شێتی کردم کچەکەم کوڕێرە دارستانە باوە گیان بە چیە زانێ بێتەوە بلا بلا ئەگە پیاوی نایتەوە باوکە بەزێشم لە کێوە ڕۆشت بلا باوکە لە کێوە ڕۆشت والله ئەوا ملی ناڕۆی شەقی لە بەرد هەڵەیە و شێتە تەواو من ئاوا ڕۆم ئافرم خۆت و پەیام بە سارەکە بۆ لا بڕۆم باشە دەبڕۆ حەولە وەلا وا چۆن ڕاکە بلا بڕۆ کچم برا أنا روبرت سيما أما شيء زعما ما ناخذ من القرآن توصل مع عيدام صافكة ولا سنة عثمان باشا تونا بمن عام أخو بلا 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 گیان بلا لەکوێی بلا بلا لەکوێی بلا ئەی هاوار کوا ئەو ئەرۆڵاوەتە باوکە نەوەڵاوە جۆرەکەیکی ڕەش ئەو نییە خوا باوکە ئێستاکی کاتی ئەو قسانەیە ئەرە دە چی بکەم کاکە جا نازانم چی لێ بکەم بلا 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 لەکوێی بلا گوێت لێمانە
بلا 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 هيا بلا سيمها مو بليها تبردم دلاتشن ورد بلا بلا جيان بلا بلا اي هاوار بلا بلا شو لما سيم بلا بلا ورا بليتي خوازاني يسلك شويه بلا باوكي تخولي رو ناتواني بس سعر برون بو سعرك انا وصين تو ببي بروين اي شي تباشا هلا يمكن ورايا قريب بلا بلا تشيتا كيوتو بلا وايشة سويت شبكم بس عرزو عسمان مليت يارا قام جوشة ولي ملا مال جي يلي مطبخ كان عدوزيتو بلا ايوه بلا بابا قرن بشكم زام خوارة دوزي ما بلا كاكا جان باشيت كم بس عم تشاو روح حكم كركي من النبيني اواوا كرقة تشرنا والله من اسمره كر اسمرين يا رشيه سبيات شيني هي بناخيري جانم هنام بو سيران اتر او بلا سبو الروج ايوه ديالنا بس بو بوبي بس ما بقوا من هنا بو سيران كرتونه سي بو سيرا ايدي والله اللي بيشي سيارك يا دامنا ابو تبريد شنو بوكدو بقوا هلا هلا جينا بتوان اي والله هلي جبري بخوا وتا شايتم هي وانا ابو باوكا. اي اخذ دواء برا روح حكم ازاني شلون بالك تو بلا ناسيت لا دي بحيثيتم لإيسا هتا بياني بفينكي بو شرعكم ليكتر ناقين باشا دبر خو حافظ به لا رشيد برا والله باكم موعد بي او كلمه دوزيو هاد بخو راي بو خود داخل زول الله جام يجروا لي ذكروا دبر باشا كاكا دتور في رخم زول تاوم بالله بالله حيف بالله حي باشا هتي شو يبو شو اوتا لا والله ما نعا سنة شو بيو هتي وخوات هذه أو بلانية كوا باوكا بتوزان ما يوجد ديزا باوكا كوني بس تبقى مزال أو هتي وبو واد يعرني أي هوان لتويت بلا صوتي بلا باوكا صوتي بليتشي او صوتي مانعا وزارم صوتي مانغا بس هزناكي هدو طبقي توني عن نزيكا ليكوا خوا باوكا سكي كاتي وقسانيا ستشيب كان رولي اما باوكا ألم كات خريكة درنگا ببونة چين بولادكي أوديو بقرين بيرس اما اوا قراي وانا السبب چين أو بقرين باشا بس بخوا من هيزي اجرون ما بس يعرون باشا باوكا بس سعر عارين باشكو ان شاء الله الصوتي وجورك يشبكين جوركي كي ولا بالله على تورشيات ما كا باشا باوكا دبرو دبرو بلا 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 استا بلا 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 استا بلا بلا كاك فريدون كيف فريدون كي ناسم تو شي هستي من هستي شي هستي براد كام هستين يا ناسم هستي كوري عثمان بابا عثمان من هستين يا ناسم جا عثمان واد لياد بلا بابا تو شي من ناو ناسم نعم لاسي لا والله ورا هستي شوني شوني بلاك يا باشي باش قول قربانة وتيجي لي رمت صعد بدو تقرب بقرعان زورم برسي هستي والله منيش كورا نايم وانا تو ازاني باكم شان غديد لمن كردوا زعم بقوا اي تشيب كنيسا والله فريش تفخي كورا زان با حواري توبلي اشتركين خسي بقرعان باشكم جوان لي ما بي ها طوبلي اي تشي با حواريكم باشكم بخواي شي دمانه اما جراي اي قراني يا بانكي خلقك بابا خلقك كمان يا اوا اي تشيبكم هسه بابا باشكم ما خواش شو انا دوزيانه تيكي ناني لي ابغي هسه هسه جان من زوري لك ورا سرك ولا بقرا عم بكم كده هاتي برا رولي ميزيت ورا بلا اول شيء شيء هوتي ايه باشا دي
دبر باش ئاوا خدا باش شيتي دبر هذه فوق قاسم عرتك هسا بگرە يا دڵ تۆ خۆشکە هسا کوڕی عوسمان نەبی دەی پێش لێم کرد ئەوە دانی ئەوە دوکان نییە بلا بە قورعانەوە دوکانە بەشمە مەخوای مۆزیشیە بێت تۆ شتوشی بکڕین مەیمونی واتم وەزە بەدەست بڕ با بڕێ ئابڕێ بڕە پێشم بڕە هەستی هەستی سێ و کەرە نازدارەکە هەستی هەستی چوو شەرف مەڵم با سواری بم سوار کێوی کۆرە سوار و کەرە کورە بلەوە ئەمرین لە برسام وەختی سوارکەرە بەس هەستی یەک شتێکە و بێ بڵێم چی هەرچەند سێرەکەم زۆر لێ شەکەچێت لە کێچێ واز بێنە با دڵی خۆما بێ بڕۆ با بڕێ بابڕێ با بڕێ بەخوا هەر ئەویت السلام عليكم عليك السلام سلام شو كاكا تشي على الشتن شو كاكا على الشتن هذا يومه قلت تاخذ خبا خليك شغل كاكا الرابع صوانا ماشي ماما جان بخير سواسا قبل بياخوا هو الشتن كاكا اقول عناك وانا ماما بكاكا زور ما انتوني زرتين نقول لك شو هاتوا اما والله خلقي شاري اي شو كاكا تشي لنا بخوا ما ايش ما زور زور بو نامون ديالنا كل وازن بارد لي خو ما بيت خو وازن لي بلا سەزانی مەو کەرە لە کێسو ڕۆمی بلە وارد والله يتفق عليك انصتها كاكا وارد لي كلام كلام وارد بيه لا بيه انت جوا بابا انتو ايش ما زور زور هیچی زۆرە کەس ناناچین لێرە تقول بابا وين كيف برو ضروري تلفوني بو هستي بكرزام لشوي اخوة شلون توشم يا رب العالمين بوخم كداوة باكو تلفونك هستيا لا حول ولا قوة إلا بالله يا من شيت ونازانم بقرن بدواي هستيا بقرن بدواي بالليا يا رب العالمين نازم شبكم هذا روح لا كايوك وش ايه كاكا شو بكنيس لا زي زين شاكين عشان ندري او مالا ناي ويش درقا من ليك هذا بقر عم بزيش عم بيبي فقيرات وتنا جدش مانا ئەی بۆ نەچمزانام کە ساری بێ بۆ گومان باتەوە بۆ ماڵەوە لا بقربان من نام وبيوم بلا عثمان لا اشتي وانا كان بخواب بخوا نام وڵای بۆ لە فکرێکم بووە انا بەچوە عەزیز نەسین قسەیەکی جوانیە لە کتێبێکی ئاڵێزانە لە چیە نسمع اسم شيء عەزیز نەسین نووسەرە ايه ده ايه ئەڵێ بێگانەیە گێتە گوندێتەوە خۆی بە بیانی نیشانەدا ئیتر ئاغای ئەو گوندە ئەوە نەماوە نییە ڕۆحی خۆی پێشکەشکان بو قرحانة وراسي خم بليتي سوالي اتوكاك هرمي بيك انا برسن ئەڵە مەنیشە بی يلا دي داڵی چێکەم هادي چێکە ئێماچینە گوندەکە ايه لەن ئێمە بیانی هاچین بەنداوتان بۆ دروستکەین مەشاریعتان بۆ دروستکەین جادە و بان مەکتەب و ايه من بە ئینگلیزی قساکەم ايه تۆش تەرجمەیە مستعجل من انجليزي نازم بقربان شاو بلە منیش نازانم بەتەرا سێڵ ئاوا باشا دي الكور بعد باشا زين تو تشيكا انا ابي بس ريقا مش ترجمه قباسي مانغا وجورك وكر والله كباسي وكراكم شتيغم بيدو كيف ايه دي وازي لي من بعد الخمامه ايه قسەی چێکەم اه سێر بکە مستر تۆرجۆن یۆڵ نەسایە ارى تو تشيت ارى دبينا چی ماتش شمي لا باشتين فكريه Let's go بەس بۆستە اه دووبەرگمان با پاکەین اه با نەڵیسان عيب ميت ئەو چێکی تۆ جا طلب تۆ كله پیست کرد اه يلا بابا وقت ئەو کێکە کرد ركش Let's go شازان چی بکرد بابا
تۆزێ لەو هەڵ ڕۆشتم بۆ لێ بکەرە حەزم لێ يا قربان والله اما قبي باراني نبوايا استبش شوي لەخوا بەزیابێ خوا نەیبڕ ئێستا گرتو تو ڕۆشتم بۆ لێ والله زوبر داك شو قد اسم بۆ لە دەبڕەخۆ هەڵە ڕەبی بەخێر دەیتەوە دەی خوا دەوا من هەستە خوا دەوا من ئەوە هەڵوژەکە بۆ خۆ والله راستك ها عادی ابو قران ليش انا قيوه چیوە کاچ بەزە غامە نەبابە ئەو کی خارەزایە کامەوەی کە باسی کرد ئەوەی خۆمانەکەن ئینگلیز لای والله زاجە دەبا بڕین تەوا ئێستا تۆ چی ئێسم بلم کورە تۆ متەرجمەکەی ێ باشە من کێم تۆ هەستی کورە مستەر تۆرجۆنم داش ڕۆ ئەو بوانە خۆ کردووە کورەوە شاتوم خوا لەوی دەبا بڕ وەختی ڕەشە عادی تۆ بەڵێ. جار لێکم باشە هەڵاو هەلاو بخير بيان بخير بيان ئەنگلیش کوردیش ئەنگلیش ئەنگلیش ڕەشە ئینگلیزیە ئەنگلیش ئەمانە یعنی هینن ئەوروپین اوروبي ايه بخير بيان دەستم ماژەکەم English this Kurdish بەڵێ من کوردیم ئەو ئینگلیزیە یاخوا بەخێر بێن یاخوا سەر سەر و Thank سەر you. چاو خوا بێبی. دیارە لە دوورەوە هاتوون و هیلاکرد نانتان خواردووە yes نەخێر yes نەخێر ڕەشە سیرکە وەڵێ یەس یعنی نەمان خواردو ئەوەش ئەڵێ بەڵێ یعنی خواردومان ايه هل بويتش يعني هني كم انا خارب بوي يعني نابێ کوڕم ئەی بەوانە میوان ئەزانی چیەکەی إيه. ئەچی یەک حیوانی چاگەێنی سەریە بڕی بۆیان ايه قربان حيوان شي حیوانێکیان بۆێنی ايه حیوان قربان والله بو شاخوي بچيه تخوارواني بقى ايواربي یەت بەس ئەوڵای چۆخان عزێن هەر ئەرکەکەتان کێشەوە ئەگەر بکرێ با برنجەکەی کوردی بێ بە شلی بامیەوە قربان علينا كان متمنى انه برجي كردي شي قەینا ڕەشە گیانە زانکی برنجی درێژیان بۆ لێنێ بە ناوی کوردی باش، یاخوا باش. بەخێر بێن in the Faktalon in the Finalon in the Washi شي وحشي. شي وحشيه No. شي والله شي نانا مامەجان تۆ خەڵەت تێمەگەڵ مەبەسی وەحشی نییە إيه. مەبەسی ئەڵێمە هاتوین کوشت و کاڵ و بەرەبووتان زیاکەین بۆ باخ و بێستانەکەنتان ئای ئافرم یاخوا بەخێر بێن نمونەتان زۆر ئاجار بێ. شتیکە بەندایشتان بۆ دروستەکەی بندا بەڵێ والله بەڵێ بريكي لماسي کۆرە ڕەشە گیان ماسی چی شتی چی ئەمە بەنداومان بۆچێ بەساخە بم بۆ ئەم وڵاتە لە تا ئەو باخ و ئاوا ئاوی تیاماوە ئەم وڵاتە هەمووی کراوە بە ڤیلە و in بە the باخ folk please in the folk drum Motruba مۆتۆربە چییە؟ Motruba ئەو ڕاستێکە مۆتۆربە زۆپا هەیە پێڵەن مۆتۆر بلەوانی ئەوە بڵێ زۆپای تۆربە. نانە بامەجان مەبەسی زۆپانی ئەو مەبەسی متروبێ ها بەرەوبووم یعنی ئەمە هەندێک بەرەبوومێنین ئێستا نەتان the shoot ئەو ڕاستێکی باشە ئەی ڕەش ئەمانە بۆ گایە وڵاخی شتێکیان نێنەوە بۆ چێڵانی عەرزەکە راسك ابو شتكتان بيني ئێمە یەک شتمانێ ئێمە شتێکمان کە کووتمانێکن یعنی پێمانەکرێت yes just in the fact and ideas ئایدیاز بەڵێ ئێمە ئەڵێمە بە عقل بیرەکەینەوانێ ئێمە ئەو لە بنی عەرزە دەنێن هەچە خۆی ئەو لە بنی عەرزایە دێگە ئێمە ئاوکەتان بۆ دەرێنین و دوای ئەوەش هەندێک بەرەبوومانی ئێمە بۆتان دروستەکەین لێرە بۆتان بەرهەمێنین شتی زۆر تایبەت وەکو ئادی وەکو چوە خاجان in the folk parlance in the Pilondom in the cow in the Khanger شي هەڵە چی ڕەشەوە خنجر. باسي خنجرك يا اخي نعم. بابا انواع خنجر ماني والله No. الدبان ماني الماس ده ماني please no Daban اي مامەجان مەبەسی خەنجەر نییە ئەو مەبەسی بەرەبوومێگەیە متوربەی پێڵێن إيه. بۆ نمونە تێکەڵکردنی شفتی و لیمۆ ئەم شفتی و لیمۆگەت کە تێڵەگەڵێ ئەبێ بە شفتی و وەڵامە شیوام نەبیست تۆ ڕەشە قربان جان راسك امان راسك عادي. اها شوتي هي قوري اماني إيه، أوم ديوان. او كتقوي لي او ليك ايش كيتوا إيه. ناوكي زرد ناوكي كالك Please. او بيالن كالك شوتي please mister in the folk in the here in danger Khanger کۆرەجان وڵاتە پڕە لە خەنجەر حەمەیتر بۆ چیمان والله راسك برا انواعي لي دباني لي no Daban what please translate مامەجان مەبەسی خەنجەر نییە ئەو مەبەسی بەرەبوومی بڵێن بۆ نمونە خیار و هەنجیرە Yeah. کە تێکەڵ یەکەی ینی تامێکی زۆر خۆش دەرەکە چۆن چۆنی ئەبێ بە خەنجیر خەنجی بەڕاستی یانی چۆخە ڕۆشتیوا بیستووە قرآن اشتوام هلا نبيستو مقر بيقى عصاره ورديكي او دوان تۆ بامەجان شوە خاجان من خۆم خواردمەوە بەڕاستی یەکتام و لەزەتی هەیە تێگەی ترش و مرز و خۆش کورە وەڵڵە ئەمانە بلیمەتن کاکەجان ئێمە زۆر زەرورین بەمە والله شو خاجان راسك امانه ابن ببركات بو اما اويه دەکەواتە با بیان بین لەو دوو ئیسراحەتێ بکەن باش فرموا please you go ئەڵێ تکای ئێوە پێشکەوە please
ولا بينا كاك بينا ڕەشە حەقە بەسەر بنەوە هەبێ فرمو ولا برارو خليجة بۆ دەرەوە چەند ساڵە بۆ دەرەوە وەرە میستر وەرە میستر تۆرجۆن تۆرجۆن بەڵێ بەڵێ تۆرجۆنە تۆرجۆن جان من زۆر مەمنونی ئێوە بکە لەم قەیرانی داراییە ئاوە ئێمەتان ڕزگار کردو هاوکاریمانەکەن تێگەیشی تا مردن مەمنونتان أنا والله what is your money For 5,000. ئەوە کوێ خاجان ئێڵە ئێمە لە پای ئەم خزمەت گوزاری و ئەو هەموو ئاوادانیە هەر ماڵ و 50,000 وەرەگری وين بويما ناوەڵا لە ئێوە وەرەگنێ ڕەشە لە خۆتەوە قسە مەکە تۆ کاکە گیان ئەوان ئەڵێ ماڵی 50,000 لێسن بۆ قساکەی یعنی کولی ماڵێک ئێمە 50,000 بین بە ئێوە بەڵە بەڵە شو خاجان زۆر مەمنونتانم لەشتان ساغ بێزانی چیەکەن بڕۆن ئالێوە دانیشتنی سێمە خزمەتە باشە بە قوربان دەبڕدێ سەر چاو ڕەشە چۆن لەوانە گەشتویش والله شو خاجان بلم شي نازانم ئەوەی ملیان تێگەشت بێتم ئینسانێکی زۆر ڕێک و پێکن کورە تۆ بێ ئەقلی کوڕی باوکم ئەوانە ڕێک و پێگنین ئەوانە هاتوون پارەی ئەم وڵاتە هەر هەمووی بخەنی گیرفانی خۆیان بۆیە هاتوون ماڵی 50,000 لێبسەگەن جا ئەگەر وا ئەزانی قوربان ئیستا ئەچمیان هێنمە دەرەوە 2,000 شەقان تێڵم و یاکەمە دەرەوە نانەنە 2,000 شەقیان تێڵنەی ئامان ئەوانە ئاڵتونن پارچەی ئاڵتون من ئیشم پیانە دوو مانگی تر ئینتیخاباتی ئیشم ئابەوە ناڕوا من بە قوربان قوربان ئەوانە کڵاوچین چیان پێکری ئەوانە ئەزانم بەساقم ئیشی ئەم وڵاتی بەو کلااوچانە ئەڕوا بەڕێ و کوڕی باوکمەها من دنیام دیوە خۆسەرم بەگاڵتە نەڕووتاوەتەوە ئەزانم ئەمانە چین و چینین چکە من ئەوەنە باشم لەگەڵ ئەو خەڵکە نەکردووە تا لە ئینتیخابات هەڵەبژێرن بۆیە ئیشم بەوانەیە والله شو خاجان قەل لەمە تێناگەم جا تۆ بۆ قەت تێگەشت و تا ئەسە تێبگەی دوایی تێدەگەێنم کوڕی باوکم با بڕێ باش ئەوە لادەیە باوکە ئارەڵ ئاواییە باشی بۆ ئەوێ بچین باش کوی شەڵی سۆراغێکی بکەین باشکەم دەبڕۆ هاتی مەرحەبا يا بخير بيتو شلوني قربان جان یە ڕوخسەت هەیە بێمە ژوورۆ فرمو وەرە کچی من فرمو سلام ڕەحمەت لێ بێدانیشە سلام علیکم دەستێ ماچەکەم بخير بي خۆش بیاخوا ناشا وهميني هاتبي بۆ هەمانە هذه قضاء يا اخوان هەنگوینی ئەسڵ حصل عفاكيتي کەکی کاتی ئەوەیە بلا الحەقی من بۆ شتێک کە هاتم حاتی گیان وەڵی هاتین بۆ سەیران ئێستا کوڕەکەمم لێون وتم بزانم لێرەوە نەڕۆفتۆ ما غەریبەیەک شاء الله دبان ذكر من فريدون ناس نادانم كاما يعني وكاما ڕازە فەرموویت وەڵی ئەی دەباشە مادەم وایە زانم ماڵی کێوخاکەی ئەم دیێ لەکوایە تعالوا برا قربان جان ناوی چییە؟ عارفاوا کێوخاکە ناوی خارزة کێوخا ڕازە ئەرەوەڵە من مەمنونی تۆم زۆ سپاس يا اخوان بخير یەمە بۆ هەنگوینە ان شاء الله ان شاء الله باشە دەیدا بتۆ هەڵناسی بەخوا حافظ بي اخوان بخير بيسير حافظ بي اخو حافظ بي اخوان ذراني قمشي ولا لنا مليار خلق عليك ورقي من كامل یاخوا بەخێر چۆنێن حواڵتان کوێ خاجان دەستە ماچەکەت با قوربانم The film the future very nice. ئەوە زەویتی چیکار کوێخە بەڵێ ئەوڵە دێگەتان زۆر خۆشە و شوێنێکی زۆر فێنک و دیارە خۆشتان مرتاحن بژێو بە چۆخە بژێو بە زۆر کە زواڵێ In the fact very in the خۆتە قسەمەکە وەس ڕەشە ئەمانە پیاوێکی ساختەچی و کەڵەرچین بیان بە تەویلەکەی خوارەوەکی خۆشمان لێمەکە چۆنت بەر بە شەتی هیچتان لێ ناکەم پێگەیشت ڕازی بڵێ بە کوردی بەناوی دەم باش بورە چی پێگەیشت یەبێ لێرە بن بە شێخی من ئەبم حەج شێغەڵێ حاجی چێغەڵێ ئەبم ئۆستە چییە بی ئیسفادەی چییە بۆ تۆ بۆ تۆ حەقی بۆ علاقی بە تۆنی ئیسفادی بۆ من هێ دوایی تێگەن ڕازیم بەخوا ڕازی نێمە ڕەشە دەرگای بزانێت چی بەڵێ باش دەبڕدی خێرا بەچوە خاخەن خواهیشمان لێمەکە تو جارە پەلەمەکە با بزانم چیە دوای دوو قسەتان لەگەڵاکەم بەخوامە کوڕی فەقیری
مالك فرمون كاكا بخير بين. السلام عليكم. السلام عليكم السلام بخير بين. بخير بين يا اخوة. فرمون. أنا مالي شو خارجايا. بلا قول امريكان. والله إيشك ما بيتي. خير امريكان. والله وين راستي بيد منالك ما ليون بوا. منالك؟ بله. منال يا دوان. والله دوانا والله دوانا. دوان؟ ما هي افرم شو خارزة بخوا ازاني كيمريد. أزاني شوية؟ هنا أزان والله يشوف لنا أزان بالله بأخذ عرف عادتي اللاتي هواية يك غريبة كمان فرموا لي كان خزمتي كان زور بحرمته فرموا لي كان قربان إيه قربان من يوم فرموا ده فرموا إذا فرموا يا أخوة بخير السلام عليكم السلام بخير سلام والله إلا شو يدوروا يا أخوة بخير فرموا دخول فرموا نانا شو خالي فرموا يا أخوة بخير ما تشاو أو تجو خاله ما وين ئەوە عوسمانە قوربانەتی خۆمان بێ ئەو باوکمانە مامە ماشارەت خوالی مانەدا بە قورانەمان کوژێ. السلام عليكم. عليكم السلام وبخير بك. باشا شكور. أول ليرة النار رساني نخواله من تام سنة بو خاطري بيا غمر ها. وای وات وايتي يا. بيان برشق دم بشكينم ها. كاك ما تشيك لايتو. بخير بيواني لا يمنن. لايتون شي بقربانه بما هو كوري منن. أو أنا حزن لا يمن. حيجت شباب أو لا يخمو أي بمو. أي بيتو سرسر وسرچاو بەڵام من شەرت و شروتم هەیە لەگەڵ ماوەڕە ژوورە دوو کەلیمە قسەم هەیە لەگەڵتا. شتێکتان کرد بێ خۆ ئاگای لە بەرچەی ئەم پیاوە تا هەزار شەختان تێڵێم. دە تۆ وەرە ژوورە دەی با دوو قسە فرمو. وەرە شو خارزة بقربانة بدسك على ما جاكم تو زاني چەند پرسیارە لە من کە خەڵکی کوێی چۆن هاتووی بۆچی گەشتوتە ئێرە ئەو لایەکیە نازانتی و ڕاستەی دنیای منە خوێنەوە دەستەکانی ماجەکەم ڕێگەمان ببا بڕێین ئەزانین چۆنە نەیاڵم بڕن چکە من ئیشم پێتانە ئیش من ویستم مناڵەکانی بکەم بە شێخ بەڵام کە خۆتم بینی بۆم قەو باڵایەوە زیاتر تموحم چووە سەرخۆ ئەمەیە خۆ بکەم بە شێخ مناڵی من کێ بە شێخ لە پێشا بەڵێ تۆ بۆ مزرە سێوەیە بیرم کۆتەوە ئەگەر ڕوخسەتم بێ هەستم سێ چۆ مزرە شەقیاتی هەڵم هەر دڵم ئاوە خواتەوە ئەوە لەگە چێتە بەزە شەق لە چی هەڵێ احترامن بۆ چۆخە ها احترامی خۆ بگرە ئەزانین چێ باوکە دەهیچ نەوە تۆ ڕێز وەحترمەی مام شۆخا بگرە تەگوێ لێ بگرە چەنەبازی ئاخە باشە کاکە ڕەزای گیان بە قوربان بۆ ئەم کەی بە شەک سەبەب لەبەرەوە من ئیشم پێێتی ئیش بۆ شێخە ئاوا یەک دوومانیشکە ئینتیخابات هەیە جا خەڵکی ئێستا احتیرامی شێغەگرێ بە قسەی شێغەکە ڕێز لە شێغەگرێ ئەوەی شێخ بیڵێ ئەوان جێبەجێەکەن دەبێن وەڵامی ئەها تۆ سێریکە تو شەرف ئاخر شێخی سووسپی ئاوا بینیتە بیا ڕێش و ئەوە ڕیشی ئەوێت و ئەوە جزداشەی ئەوێت و شتومەکی ئەوێت و جا دوای ئەوە شێخ کاکە کەسێکی نورانی زۆر باشە هەرچی سێرێکا خۆشی ئەوێ وەڵای من هەرچی و مواسەفاتانەی دوێری لەم نامەوجود نانە منەوانە بۆ جێبەجێکم خەمی ئەوە نەبێتەوە بە قوربانی چاوم چیم بۆ جێبەجێەکەی ئەوە تایمە هاتیم بۆ سەیران یەک دنیا قاپ و قاچاقم لەو دەشتەیە بەجێشتۆ ڕێگەم بە بابچم بیەن و ڕوحەکەم کاکی جانواز لە قاپ و قاچاق بێن من 15000 تێبێ کە بێویژدانی کوێ خارەزا بەس زۆقاکە بای 22000 بەخوا کورە کوڕی باوک من 15000 دلار تێمێ دۆلار ئاتخوا چۆ خاجارش داخە پاڵبەرانێ ئەرە دەماڵا بێ و چۆخیان ڕێزی بگرە دە بەجوویکە احترامی بگرە اینجا حەزیش لە چییە بۆ جێبەجێ بکەم ئەخ کاکە من لە پای چی ئاخە هیچم دەزەکەوێت لەمەیە ئای چۆنێ منەڵێ حەزی لە چی بۆ جێبەجێ بکەم دڵت چییە گرێ بۆ حازر بکەم وەڵاهی جا شتم لە دڵە شتی زۆر مهم لە پارەش مهمتر ئەی دەچی پێم بڵێ ئاخ وەڵاهی هینە مناڵەکان دانیشتون هێدە پیان بڵێ بچنە و دیو ئاخ بە قسەم ناکەن تۆ پیان بڵێ ئادێ ئەو لایەڵە بۆ ئەو دیو ئەها ئەڵێ مێشیان بۆ بژێرم یاڵا مناڵینە بۆ ئەو دیو یان بۆ تەویلەکە والله هێز نییە من جوڵێنم تەویلەکەم پێ خۆشترە هەسا 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 دیاسا هەسا 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 دیاسا هەسا دەی بە تەویلەکە یەکسەر ڕۆشن ئەوەی شوخە تەویلەیە چەری تێ چیە تۆ چەند مانگاو هەیە وەڵاهی نیمە من ئەی دەوازێ و بێنم تەویلە بە کەڵکی تۆ نایە ئێدی بزانم قسەی دڵتم بۆ بکە وەڵاهی ئەوەی کە لە دڵمایە ڕاست و ڕەوام پێ بڵێم من ئەمەوێ ژن بێنەوە هێ بەسەر چاو لە باتی ژنە چوارە وێنم نەنە چوارم نایە خوا کاو دانێم بۆ بێت
بەس مناڵەکان قەنەعەت بکەن کورە قەنەعەتیان نەکرد بە شەق لەو تەویلێ ئەنڕزێنم یعنی تەواو تەواو خەمن نەبێ یەک دەنە باشە کوێخە کاکە من ڕازی بم بە شێخ ئێ بەڵام ئاخر شێخ ئاوا ڕێشی ناوێت با. زداشێکی جوانی ناوێت نەختێک سەر چەف و تەرتیبات و مستی لەشتی ناوێت هەمووی بۆ جێبەجێ ئەخر چۆن هەر هەمووی ناسیاوم هەیە ڕەشە بەڵە قوربان وەرە کاک بەڵێ ئەزانی چێکی نەوە. بەیانێکی بۆ لای قسە کۆسە ئەساڵکە قسە کۆسێ خۆمان نایناسی چی بۆ لای بڵێ ئاغا ئەحواڵێ پرسی تێگەیشتی بڵێ ئەیوو ڕیش و جلی شێخی کاملم تەواو بۆ بنێرە باشە بەسەر خوا یەک دقە ئەوتە قسە کۆسە قسە کۆسە جا ئەو کۆسێ ڕێژ بۆ مندانێ بە ساقی چاوم ئەوە بەس لە قەبەکەی وایە چاگەر کۆسە بێ بۆ ناچێت دەردی خۆی تیمارکە دوو تا ڕیشی پێوەیە کوورە کاکە وەکو پێم وتی یەک تۆپە ڕیشی هەیە تۆ هەقێ بەسەرەوە نەبێ من لە عیبارەتی بەیانی و تۆ کەم بە شێخ مهم ئەوەیە ژن بێنم ژنی ژێهێنی خەمە نەبێ لە سبێنیەوە من شێخم لە بەیانیەوە تۆ شێخی کە کۆسە سێری شوێخە سێریکە ئەی لەو تێ بەراش پاڵیاوە ئەساس یۆسا ئەسە بەتێڵێ بێت ئەمرن نەمێنێ زانانی شوێخە ئەمری چییە؟ ئارە ماڵەوە بێ وەڵا لە سجنە بوو غرێبین ئەزانی تۆ بۆ سمێڵە ڕەشان لە مستە شارەکە چی بەس وەڵاهی ناوەگەی نازانم چەنە بەعزی مەکە شوخە بەلای تو هاتۆ بزانە چیەڵێ جۆ بگرم زان چیتان پیاڵم سبێشۆ ئەم حەلانە ئەمەوێت تەمسیلێکم بۆ بکەن یعنی تەمسیل چۆنە ئاوا باشە جا تۆ چیم بۆکەی تۆ دەوری لە خۆ تۆ قسەمەکە تا من پێ دەڵم باشە زانانی چیم بۆکەی دەوری گۆجێکم بۆ بینی یعنی خۆ گۆجەکەی ئاوا تۆش خوشکی ئەمی باشە بۆ ئەی شوێخە ئەی ڕۆڵەکە من چییە؟ تۆ شێتی شێت باوکی شێتە شوێخە احترام خۆ بگرە بە من ئەڵێی ئەی وایە ڕەشە وەزا شەقی بۆ تەواکەم ئادێرا نەوازی بم کوڕم تەمسیلە تەمسیل وەرە شوێخە من لە هۆلیۆ جوانترین دەوریان بۆ داناوم باشترین ڕۆڵم هەیە شێت چییە؟ نەبا بەم هۆلێدی خوار خۆبان لە خۆ تۆ قسە مەکە باشە ترسبێنی بتان بینم زام چیەکەن حەق و حسابیشتان لای منە باشە باشە دی مشکلە دێڵادی هەسم چن بۆ دیو بابڕێ دەبڕندی باشە پتان بینم وەڵای چۆخە لەبەر خادی تۆ نەبووە ئێستا ئەمایە بەرشەم چۆن زوانە قسەیەوە بە تۆ کوڕە کوڕە من ئیشم پیانەدە دانیشەکەی وەختی ئەوەیە جازانی چیم بۆکەی ڕەشە نەوەڵای چۆخە جان تەلەفۆنێکم بۆ یاسین بۆ ئەەکەی بێ یاسینیش بێ بۆ ئێرە لەم سیناریۆ بەشدار بێ یاسین چی؟ یاسینی خۆمان یعنی من تو بۆ ئەمە زوو زوو خەڵکی بیرەچێتەوە بۆی دەوری برای ئەم هەتیوە ببینێ بلا ئەمەی شێتەکە باشە جا یەک شتی کەشم بۆکەی چی بۆ ئەو دوودەیە نوێنەرەکانیان بانگەکەی بۆ ئێرە بۆی سپەی شەو لێرە بن نوێنەری ئەو دوودێ بۆ ئێرە وانە بۆچی بێن چۆخە ئەزانکی بۆی سپەی شەو شێخ نییە ئەو معجیزەکانیان پیشان بە چۆن شێت چاگەکاتەوە و گۆت چاکاتەوە و بیبینن چوار ڕۆژیکە ئەوانی ژێن بۆ دێکەی ئێماڵێن ئەو شێخە ئەوەی کردو ئەوەی کردو ئەو کاتە بۆ من زۆر مهمە بێت مهماتەکەی چییە چۆخە؟ کوڕی چۆن مهماتەکەی چیە ڕەشە گیان ئەو کاتە من ئینتیخابات لە پێشوی خۆم هەڵبژاردەوە کە ئەو وتی دەنگ بن بێ چۆخا ڕەزا ترە بۆ من سەرکەوتنێکی گەورەیە ئەی ئافریم چۆخە ئەم خۆتانە لە چۆیەنی ماڵە ئاوا بێ بەسەر چاو هەر ئیستا ئەڕۆ دەبڕدێ یەخوا بەخێر بێن سەر چاوم من شانازی تا پێوەکەم و هەمیشە دەرگای من لەسەر پشتا بۆ خەز بوو دۆست جا حەزم کرد لە نزیکەوە یا شێختان پێ بناسیێنم کەمە چەندین چالاکی کردووە لە وڵاتانی دەرەوە و حەزم کردووە بێت ئەو ئیسفادێ بەناسیا و کەسوکاری خۆم جا ئێستا حەزەکەم خۆی قسەکانتان بۆ بکە و خۆی معجیزەکانی خۆیتان بۆ باس بکە مەشانازی پێوەکەین بە مامە شێخەوە دەکەین وەکو چیرۆکی بۆمان باس کاتەوە فەرموو مامە شێخ فەرموو ئەی جەماوەری بە شەرەفی ئەم منتیقەیە جەماوەریی دوو کەس نەکبەت بەڵێ زۆر زۆر خۆشحاڵم یاخوا بەخێر بێن سەر چاو شەمەنەفەرێکی گەورە ئەڵم شەمەنەفەری گەورە شەرەفێکی گەورەیە بۆ من کە بە حزور ئێوە شادومەوە ئێمە هاتینێتە خزمەتی تۆ حەزەکەین چەند گفتێکی دێوەرگرین و بۆ خۆمان ئاگاداری بزانین بەڵێ بەڵێ نانا ئەوە گەورەی خۆتانە جا من بە جددی ینی کۆمەڵی چالاکی وشتم زۆرە شتم هەیە بۆتان باس کەم لەوانەیە عەقڵتان یەکسەر جام بێت ئێستا نمونەیەکی بەسیط لەم بەینەیە چوم سەفەرێکی هەندستانم کرد دانەیەک بە چاوی ئێوە بە سەری ئێوە بە قەبری باوکی مردووی حازریتان
دانەیەک چوار دانە ڕۆژ بوو ئەمریکای کردبوو چون زیینم کردەوە بە 5 دقات سبحان الله ئەو شتانە قادر لە زەڵاتی قدرتت نا قوربانتم لەو سەرەوە لە خۆشی ئەو برادری کە زیینم کردەوە تەسەورەکەن خەڵات چیان نابێت مێ والله عیمارەت بزان خۆی خۆی بەڵێ شاحینە گەورەکان هەیە ئەوە نییە ئەچێتە ناو بەحرەوە باخیرەی گەورە چل باخیریان ڕیز کردو هەمووی بەهارات ماشەڵڵا ئاخر چل تۆ سەیریکە وتم بابە من چلدانم بۆ چێ چل باخیرەی گەورە وڵات چۆمیتر لە مۆزەمبیق و لە ئەفریقاوانە گوناحی زۆر تیا بوو هەموویم بە تەوزیع کرد بەسەریانە بەخواتیایە بوو 6 کیلۆ بیبەری سووری بەرکەوتبوو تیا بوو بە فەردە زەردە چەوەیە بردەوانێ وتم بابی بن گوناحا و خەڵکە فەقیرە هەژارە بابا خێرێ باش کرد لە خێرە بنووسێت ئەم مستیلەیە بینن بەڵێ ئەمە لە بەحری ئەبیەزی متەوەسط وتیان ماسیەک هەیە زۆر گوناحە داماوە خەریکە ئەمرێت دایکەکەی بۆ یەکردی ئافرین دایکی ماسی تۆ بگری وەڵا خۆم کرد بەناو حوتەکەیە بەناو بەحرەکەیە بەحر ڕۆشتم 200 متر ڕۆشتم سێرم کە خۆم کرد بەناو دەمی حوتێکە نەمەزانین چۆن بێمە دەرەوە بەڵام لەو سەرەوە ئاوا حوتەکەم دڕان سێکم ئەو مسیلەی تیا بووتم با بۆ یادگاری پێم بێ ماشەڵڵا ئەوەشم ڕزگار کرد و ماسیەکەشم ڕزگار کرد و ئەو مسیلێش بابا شێخ بەشێک گەورەت هەیە تۆ لێمە نەسێنێ بۆ ئێمە بیلی بەڵێ خوا تۆ بۆ ئێمە بیلی بەڵێ جا من معجزەیەکی گەورەتر هەیە بۆتان باسکەم ئەوە چوون بۆ غاباتی ئەمەزۆن چاو نابینی ئاواکەی هەمووی دارە لە پڕێکا سێرەکەم جف غۆرێلا هاتوو بۆ پێشوازیم ئاخە دوو زەیری کە غۆرێلا بۆ پێشوازی من ئەوە زۆر مهمە تۆ خۆ کوێیەکی مبارەکی بابا شێخ غۆرێلا حەزمی گەورە ینی حەزمەکەی نازەمرم بە حەزمی ینی حەز ناکەم حەزمەکەی بڵێم بەڵام زۆر گەورە زۆر گەورە ئەمە هۆڕێلاکە غۆرێلا بەڵێ خۆی پێیەکی مبارەکە بە قوربانە بم جا ئەو غۆرێلایە ئافرین تۆ سێریکە لە ترسی من تو گوێزی هندی بۆ هێنام ئەمە هۆڕێلاکە ئاخۆی هێنا سبحان الله وەڵی زۆر لام سەیرە جا حەجمی ئەو گوێزە هەندیە ئەوە پێ بڵێ مام شێخ ئەی چۆن کە لەی کوێ خارەزاتان دیوە لە چاویان لیمۆیە ماشەڵڵا لە گەورەی من مەکە بابە ڕەشە نەڵم هەزار شەقەتی ئەوە بەڵێ چۆ خاجیان با قسەکانشتان پێ بڕن داوای لێبوور نەکەم خەڵقێکی زۆر لە دەرەوە وەستاوە چاوەڕێەکە بێتە ژوورەوە بەشێکم بیان کێنە ژوورەوە چەند کەس یعنی زۆرە وەڕی بەدەوری 500 کەس وەستاوە 500 کەس هەر بەشە دانیشە بۆ نەخۆڕاناکە مەچمە ناویان ئەگەم لە معاناتی میلەتەکەم بێ ئەوە حەزەکە بچێ قسەیان ئەو خەڵکە ڕەش و ڕووتا زای چی بکە ڕەشەجان بڕ ئەو نەخۆشانە بێنە ئەو ڕەش و ڕووتانە باش شێخ چاویشی پیان بکەوێت خوا ڕەشەی ژیان با لە دوو کە زیاتر نەبێت چووکە ناتوانم تحمل ناکەم معاناتی و میلەت خەمە نەبێ یەکەیەکە و دوودویەکەمە دەبڕ ڕەشەجان یاخوا لە شە ساغ وێ شێخجان ئینشەڵڵا ئێوە ببینن بزانن چ موعجیزەیەک دەرەکەوێت ڕۆژێکیان هەر بێت تااقەتی چوون بۆ غاباتێک حەزم کرد نێرگەلێک ئەین ئەڵم نێرگەلێک حەزم کرد تۆ جێ لە ناو حیواناتەکانە بسوڕێم سێرێک قۆڕی هەیە قۆڕی جا لای خۆمان ئەمەنەیە لەوێ چی لێ ئەمە جف بەم لابلا ڕایان کە کۆرەوتم ئەدەبتان تیا بێ قۆڕی چۆن لە من ناترسن هەر هەمووی ترسا بۆ چاوم ئاوا لێ نەکرد حیوانی تیانە بێ قەزابی تیمساح لێمە ترسا بابا شێخ فریامانکۆ بابا شێخ فریامانکۆ دانی شەڕۆ دانیش چی بوو نانە بەسیتە ئەمە يا شيخ فريامانكو شيتا شێتە يا شيخ ئەها سەیریکەن لەبەر چاوی ئێوەیە يا شيخ فريامانكو باشە چاکی یەکەمەوە دەیشەڵ ئەوە زانی چێ لای من چییە ئەوە زەڵاتەیە بەس دیقەت من يا شيخ كنترول ناكري ئەنا کۆنتڕۆڵ ناکرێن نییە سەیریکەی سە وردە و دەخاوی یەکەمەوە بەس دیقەت من ئەمە شۆرمانەکات ئێستا ئەهوەن نانە خەمتان نەبێ ئێستا ئەهوەن یەکەمەوە يتحملني شجاع منجلي مس
ئەها لەبەر چای ئێوە خاوم کردەوە اینجا یاسە دەستەکەم بە قۆناغی چاک بوونەوە وەرە شێخ موهیمە ماشەڵڵا دەبوو گەورەیت ئەم پەنجە تووتەیە ئێستا حالیەن دەزوولەی دڵی بە دەلزوولەی ڕۆحی منەوە بەستراوە وردە وردە چاکیەکەمەوانەیە یحەنی منشی حەلەلەلەلەلەلا چاک بووە لەبەر چاوی ئێوە مهمەوەی چاکم کردەوە یەک تۆزی جاجا تۆزێکی تیامێنێ ئەمە ئینسانە نسبەتەکەی زیاترە ئەوانێت چاک 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 چێ واکەژان بلە خۆ کەرمەکە زوو چاک بەرە ڕووزەدی لای و جەماعەتەم مەکە من پێم وتی تەمسیل بکە یا قورئا بکە بەخوا بە ڕەشاڵم بە شەق بتۆپێ ڕەشا ماڵێ بە قوڕ نەگیرێکیوە کاڕەزا کاکە من اختصاصەکەم فوق التخصصية نزيكي نابمو تبو شو دبردمي دور رقم أن أنا إخوة وازنة صنعت قيلة تزيوم يا من يا ئەرێ باوکە دەورەکەم چۆنە ولا الدولة كاك خليك الروزات ما كيبيع يتشابه شاك برو ڕەشا وەرە کاکە ئەمە بەرەو نەخۆشی دووەم بێرە ژوورەوە نانە توخوا مەمە بە قورعامیشم بێ شێخێ توخوا بس إيشي بمنا إيشي بمنا حاكا بيم خوش ومجدة بيم مجدة أو النخوش الشيء تكم ساكر دوا على إيشم بيا شيخة فرمو قربانة بم تاقوي توا؟ والله أي دوري بيك يجي فارم تشيل يبكم بيبا كاكا بيبا بدل بيبا أنا بس داخل طولة منها داخل طولة منها یا شێخ زانم تۆ توانین چایشکێتەوە یا شێخ شتێکمان بگە تۆ زانین چایشکێتەوە یا شێخ تۆ توانیت یا شێخ كاكا جانا جلسيكي تريما وروحك ام بلمكا خو من تانا خوش تشاكم وروحك اسبيرم هو جلسي دو همي ما هو باش یا شێخ من بڕۆم لا والله حزقي ورك والله اي برو تشيكي ديالك دبرو بقربان برو جاوك باشە مامە شێخجان جاني خۆ تۆ من لە هەندستان ژیام و چەندەها شێتم چاک دۆتۆ خبرەت هەیە و ئەی باش ئەمە بۆ چاک نەبوو اخي تشاور راسكم روحكم تو زور سيري شلون؟ هو اواني كبعد جارك مشيتي كان زوره بجلسيه كان بن بدوان شابه بدوان كان بن بس يعني اي توبي انا ما توبي انا تشاشيكم حد شاي على بيت شاي یعنی ئەم جارە بێتەوە لە سە چاکە بێت لا صاد وصاد یا خوا بێ ما نخوش هيك كبيت السلام عليكم عليكم السلام فرم يا اخوة بخير فرمو باشك يا دانشا شيخ. دانشا فرمو والله وبرام توشي إفلي جيبوا تواني شاكتين اها سيدي كنت جناحا او يسمى الظلم قلبه عين انها منظر هيك تسال اقر كي تاكل ان شو قلبه اسد ظلم اواك ابو اما بس شاشي كمو خۆت بە ویژدانی مامە شێخجان و دەمو چاوە نورانیە لە خۆ دیێت باخذ بانتا رحمتي ليه. باخذ بانتا شایکی مبارەکە باخذ بانتا اما اسد وسيشتي بس هلا عليه شو خالص بس دي قد بلا ما شايف خوتا شلون دسو بلي راس تبعته دەستە خۆش شيخن طنطشن يغن شان هون يغن يا شا شحربيل حرشبيل شحربيل تحميل فكر بس يا من اسمعني جولا رجاجارة شي تانديوا سبحان الله يا سدسي شي راستك ابو بس دي قد بن هادي بزانین سيك الرحو بيستويك دي بيو وزي خيرت دي ده ها ده اها على با ڕاست او ايه ولا بابا تكملوا كوباوشي خوي سيدك على سلام كاتيا بروستي وشتيك هي اللي نزيك بجويا بتشت بينم بويزو تشاك بيتو هستي خليك وكو بلخو كركي تشاك برو نبینی انا والله انا اخفيك شتيكي ود وابزارم لي ود شتيكي ود وانيا أنا والله تنوت حي بس هريلي حركاتي ترمى يستا مهمي بنجكان نخطو تعيش بنجكان مخما ايش ورث يا شوا ورث يا شوا
هەستی ئەو خوێنم چاک نەبییتەوە ڕووزەدی لای جەماعەتە مەکەی چاک بەرەوە وحلای باسکە حەلایی باسکەم هەستە کوڕی کورە شێتی کردم ئەمە چاکە بیتەوە شێخ نەکەی شێخ دڵ دانیشە شێتە مشيتم ها داخل تو شو خاك شغليشي ها تو داخل تو لا ضلي منها بلا خوك كانك خلصي اول يوم كذا شو خلاص لا ورا دوسه طالب يوم ورا دمنا انا من انتي داخل وش من يقول شو بابا يوم شو بار بشو خاكا كان شيخي شينا بدرو يوش الغلط عنوه ئێمە سوزانی کابراایکی دەم و چاجوار و نورانی بەخۆی بە شێخێکی گەورەی پیشانە سوزانی درۆکە غی ما پێ نییە براکەی من ئاوە منی گوشتووە ئەو خۆش باڕەت ئەمنی گوشتووە بابەجار چۆخەڵە من مەسلحەتی خۆی دەنگی پێ بدرێ باوکیش نەبەری چۆخەژنی بۆ بێنێ ها ئەوە بۆ جارێکی ترمان بۆ جارتی بدایمە دووبارە یەکەینەوە تەواو بۆسە بۆم ئەسەزانە تا سپێڵی تۆش لێ ناکەمەوە بۆسە چی بکەم برە دەڕێش یاڵە بۆ دەرەوە یاڵە بۆ دەرەوە دەی ئەواتان لێکم بلا شەقاوە بە تاکتێ نامایە والله عثمان جۆ بگرە قسمیتە شاڵەوانە ناڵم ئەو ناری نەبێنی دەم خۆ دەی